سەیری پێشەوا عومەری کوڕی خەتاب بکە، سەیری ئەم کەڵە سەحابەیەکە، چونکە لە مەدرسەکەی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم لە کۆلێژەکەی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم تەخەڕوجی کردو و دەرچووە، چۆن لە ترسی پەروەردیگار ئەم پێشەوا پایە بەرزە بەردەوام گریاوە کە بەڕاستی پێشەوا عومەر مەدرسەیەکە، قوتابخانەیەکە فێرمان دەکا، بە تایبەت ئەو کەسانەی کەوا گەورن کە پۆست و پلەیەک و میهنەیەکیان هەیە کە بەرپرسارەتیەکی دین یاخود دنیایان لە ژێر دەستدایە، نابێ لوتیان فشکەن، نابێ باڵیان فشکەن، نابێ لە خۆبایی بن، نابێ بە کارتۆن سەیری خەڵکن، نابێ هەوا بچێتە نێوکەن لەسەریانەوە بەهۆی ئەوەی کەوا لەسەر کورسێک دانیشتووە یاخود لە شوێنێکی ئاوا بەرز وەستاوە. ئەبێ ترسی مەیدانی مەحشەر بەردەوام فرمێسک لە چاوەکانی بێنێتە خوارەوە. ئایا حەق و مافی ئەو شوێنەی داوەکەوە دانیشتووە؟ ئایا حەق و مافی ئەو شوێنەی داوە کە لەسەری وەستاوە؟ اینجا منبەرێک بێ تاوەکو کورسێک و پۆست و پلەیەکی دنیایی بێ. سیرکەن پێشەوا ئەحمەدی کوڕی حەنبەل لە فەضائیل الصەحابە بە ئیسنادێکی صەحیح بۆمان ریوایەت دەکا لە عەبدوڵڵای کوڕی عیساوە، وهروەها ئیمامی ئەبوو نوعەیم لە حیلیەة الأولیاوە و ئیمام بەیهەقی لە شوعەب الئیمانەوە. عەبدوڵڵای کوڕی عیسا دەفەرمێ كان في وجه عمر خطان أسودان من البكاء. دەفەرمێ لە ڕوخسار و لە دەموچاوی عومەری کوڕی خەتاب ئەفەرمێ دوو خەتی ڕەش ڕەش بە ڕوخساریەوە هەبوو لە ترسی پەروەردیگار ئەوەندەی بەس بگریە. دوو هێڵ دوو خەتی ڕەش بە ڕوخسار و بە دەموچاوی عومەری کوڕی خەتابەوە بوو ئەوەندەی بەس لە ترسی پەروەردیگار بگریە. بۆ عومەر بۆ دەگری؟ خۆ خەڵک کاتێکەوە تەنها ناوت دەبیستێ بۆن و تام و لەزەتی عەدالەت و دادپەروەری دەکا. عومەر بۆ دەگری؟ خۆ تۆ شێری پەروەردیگاری. عومەر بۆ دەگری؟ خۆ تۆ ڕەمزی عەدالەتی. عومەر بۆ دەگری؟ خۆ تۆ خەلیفەی محەممەد المستەفای. عومەر بۆ دەگری؟ خۆ ئەم ئیسلامە بەهۆی تۆ بە عیزەت بوو. عومەر بۆ دەگری؟ خۆ تۆ مژدەی بەهەشت پێدراوە. خۆ تۆ حەق و مافی خۆت بە تەواوی بەجێ گەیاندووە. لە ترسی ئەوە دەگریە نەوەکو حەق و مافی ئەوەی نەدابێ. لە ترسی ئەوە دەگریە ئایا پەروەردیگار سزای دەدا، عەزابی دەدا، یاخود پەروەردیگار لی خۆش دەبێ. لە ترسی ئەوە دەگری ئایا شایستەی ئەو پۆستە و پلە و میهنەیە بۆ یاخود شایستە نەبووە. ترسی پەروەردیگار ئەوەندە بە شاوی دەهاتۆتە خوارەوە تاوەکو دوو هێڵ و دوو خەتی ڕەش بەسەر ڕوخسار و بەسەر دەموچاوی عومەری کوڕی خەتابەوە هەبووە. ئەوەیە سەرکردەی لە خوا ترس. کەسێک کە پێشەوای ئیمانداران بێ دەبێت ترسی ئەڵڵای لە دڵدا بێ، نەک زجی پڕ بێ لە مەغلوب، نەک شەوانە بە مەستی بە سەرخۆشی بە بێهۆشی بە داوێن پیسی بەسەر بەرێ. کەسێک کە پێشەوای مسلمانان بێ ئەبێ لە مینبەرەکە و لە میحرابەکەی محەممەد المستەفا بوەستێ، ئەبێ بەردەوام فرمێسک لە چاوی بێتە خوارەوە لە ترسی پەروەردیگار لە پاڵ ئەوەی کەوا حەق و مافی سەرشانی خۆی جێبەجێ دەکا. هەتاوەکو ئیمامی ابن أبي شيبة لمصنفەکەی خۆی بۆمان ریوایەت دەکە لە حەسەنی بەسریەوە دەفەرمێ پێشەوا عومەر کۆمەڵێک ئاەت و ویردە بوو ڕۆژانە دەیخوێندەوە، ڕۆژێکیان ئەو ئاەتانە و ویردانە دووبارە دەکاتەوە لە ترسی ئەم ئاەتانە گریان لە قورگی دەوەستێ. دەفەرمێ ئەوەندە دەگریێ ئەوەندە دەگریێ تاوەکو بەردەبێتەوە دەیبەنە ماڵەوە لە ناو جێگا دەکەوێ. خەڵکێک هەبوو سەردانی دەکروای دەزانی عومەر نەخۆشە، نەی دەزانی لە ترسی مەیدانی مەحشەر و لە ترسی ئاەتی قورئانی پیرۆز عومەری کوڕی خەتاب کەوتۆتە نێو جێگاوە.